حاڵە جوانەکان بەیانیتان باش ئێوە مناڵی چ ژوورێکن؟ باخچەکەتان ناوی چییە؟ مناڵانی کازیوە. باخچەتان خۆش دەوێ؟ باخچە ماڵی چەندەممانە؟ دووەم. ئەی دادەکان دایکی چەندەمتانن؟ دووەم. زۆر باشە. ئێمە هاتووین بۆ کێ؟ بۆ باخچە. باخچە با گۆرانەی بۆ باخچە بڵێن. دایە بمبە بۆ باخچە پڕە لە گوڵ و خونچە. دایە بمبە بۆ باخچە پڕە لە گوڵ و خونچە. ناگریم ناڵێم کوا دایکم کوا ماڵەوە کوا باوکم. ناگریم ناڵێم کوا دایکم کوا ماڵەوە کوا دایکم. داداکان دایکمانن پارۆشی ژیانمانن. داداکان دایکمانن پارۆشی ژیانمانن. نەرمونیان لەسەر خۆ خۆشیان ئاوێن وەکو تۆ. نەرمونیان لەسەر خۆ خۆشیان ئاوێن وەکو تۆ. دادا دادا دادەیگیان یم بۆ باخچەی ساوایان. دادا دادا دادەیگیان یم بۆ باخچەی ساوایان. یەک چەپڵەقایم بۆ خۆ لێیە. ئەی ئافەرم. زۆر باشە مناڵە جوانەکان. عادی پێم بڵێن دەرزە خۆشەکەی ئەمڕۆمان کە باسی چیەکەین؟ دەست. ئێمە لە یەکەی چیان؟ من مرۆڤم. ئێمە لە یەکەی چیان؟ من مرۆڤم. ئافەرم. ئەم وێنەیە وێنەی کێیە؟ ئەمە وێنەی مرۆڤە. ئافەرم. وێنەی مرۆڤە. ئێمە هەموو مرۆڤین. کێ دروستی کردوین؟ خوایگیان. خوایگیان دروستی کردوون. چی یاوینەتێ؟ سەر و چاو و لووت و دەم و ئەنجا دەستەکان و قاچمان و. زۆر باشە. باشە مناڵە جوانەکان عادی پێم بڵێ ئەمە چییە؟ دەستمانە. دەست بۆچی باشە؟ عادی هەستە ئەحمەد ئەم کورسیەم بۆ هەڵگرە. هەستە ئەحمەد ئەم کورسیەم بۆ بێنە ئێرە. بیهێنە ئێرە. ئەوە بەچی هەڵی گرت؟ بە دەست هەڵی گرت. زۆر باشە. بیخەرەوە جێگاکەی خۆی. ئافەرم. کەواتە دەستەکانمان شت هەڵەگرین. عادی شت هەڵگرین؟ شت هەڵگرین؟ ئافەرین. باشە ئەم دەستانەمان چەند پەنجەی پێوەیە؟ هەر دەستێکمان 5 پەنجەمان هەیە. هەر 1 2 3 4 5. 5 پەنجەمان هەیە. 5 پەنجە. پەنجەکان چیان پێوەیە؟ نینۆکی پێوەیە. عادی دەست بۆ نینۆکی خۆت بەرە. ئافەرم. دەستیشمان بۆ نینۆکی خۆمان بەر. ئەبێ نینۆکەکانمان زوو زوو بیکەین بە مەکینە نینۆک لەبەرەوەی کە چڵکی تیاکۆ بێتەوانێ. ئەبێ بڵێ دایگیان نینۆکم بۆ بکە. باشە تیناگیان بزانین دەست بۆچی باشە؟ دەست بۆچی باشە؟ بۆشت هەڵگرتن. بۆچی کەش باشە؟ نووسین. عادیشت بنووسە؟ عادی ئاو دەست بە دەستی. ئافەرن. دەستی ڕاستمان شتە نووسین. قەڵەمەکەی گرتووە چەند بە جوانی. باشە دەست بۆچی کەش باشە؟ بۆچی کەش باشە؟ بە حەمامە چی سەرمانە شۆین. عادی سەرە بشۆ. بە دەستە جوانەکانمان سەرمانە شۆین. ئەی چۆن؟ بۆ قاپشتن. ئەی ئەم بەبێ چی کردووە؟ شیرەکەی بە دەستی گرتووە. مەمە شیرەکەی بە دەستی گرتووەی خوا هەر لە مناڵی و دەستمان بەکارهێنین. زۆر باشە. دەست بۆچی کەش باشە؟ بۆ قاپشتن؟ بۆ سەرشتن؟ بەڵێ. زۆر بۆ دەموچاوشتن. عادی دەموچاویش بشۆ؟ بۆ کەوچک گرتن. زۆر باشە مناڵە جوانەکان. ئافەرم. بۆ خواردنیش. باشە ئێستا زۆر باشە وردیلەکانم. ئەمە ژمارە چەندەیە؟ یەک چەپڵەم بۆ لێیە. چەند سپلێتمان هەیە لە ژوورەکەیە؟ یەک سپلێتمان هەیە. چەند مامۆستا لێرە وەستاوە؟ عادی ژمارەیەکم بۆ بنووسە؟ ئافەرم. عادی یەک چەپڵەم بۆ لێیە.
دەنگەدەنی لێبێ نا باشە باوکە گیان دەیدای بەرەقەتان بۆێنم باوکە عادی گوڵی من بەڵێ ئەنۆ باش باوکە گیان گیان چا بخۆم وەرە ئێستا وێنەتان ئێمێ باوەرەقەتان بەنێ داینێ بۆ هەمووتان گوڵی من فەرموو بێ بە من تەواو ئەمەش بۆ ئێرەوە باش ئالێویا وێنەکەتانە کێشن باشە گوڵەکەم بۆستە کچەکەم بۆستە زۆپامان هەیە ئامان ئادی میکانۆ ئادەی چیەکەن تۆن دروستەکەن ئافرین ئادەی داریان دەست خۆش ئەی ئێوە چیەکەن بەشی بێدەنگی میکانۆ بە عاقلی بۆ هەمووتان کوا چاگەرمەکە ئێوە نەتان وەرە چایە بخۆ ژادەی قەینا تۆزێکی تیاماوە بۆم تێکەرەوە باشە وا بەلەزەتە ئەوە چاو بۆ من تێکرد بیخۆم زام خۆشە چاکە و ئەڵڵا چەند بەلەزەتە چاکە و خوا ئەو دەستانە و خۆش بێ لە ماڵی شۆ چالێنی ئەمەش بخۆم شۆردووتەتەوە پێشەوە شۆردووتەتەوە ئەنجای بێی بە من ئەی لە چی نەکەم هەر بە قەت بیخۆم تۆڵی نا بە قەپیش بیخۆم زۆر باشە سوودیەیە بۆ دانمان وانە بۆ دا ئەی شوینەوە کە ئەوە بە قەپی خۆین چکە سوودیە بەس ئێمە ئەمە ناکەین بە دەمانە باشە چونکە ئەمە هینی خواردن نییە پیسیشە لە بەروی دەستی هەمومانی پێوەیە بەڵام لە ماڵەوە میوەی ڕاستی جوان ئەی شوێنەوە بە تایبەتی سێ و زۆر باشە هەموو ڕۆژێ سێرەگە خۆین باشە بۆی چی بین گەورە بینی ئاسا بین باشە چی بۆ مەکتەبیش وایە دەست سەعات 20 دقەی ماوە ببێ بە سەعاتدا ئارۆن جان هاتیتەوە چی پێ بزانم چییە ئەوە چی هایتەیە ئەی خۆی بۆ لێت کەم بی خۆی وەرە بزانم چی بۆ دروست کردوون چییە چییە ماڵە ماڵی شێ ماڵی خۆتانە ماڵی خۆتانەوە خۆشە ئێمە چی لێ بکەم ئەی بیتەوە بۆ خۆت یان لەمە لێرە هەڵیواسیم لە باخچە هەڵیواسین دەڕاکە خۆ ئەلەوێ هەڵیواسە بۆم ئافرین دەستت خۆش بێ ئەی تۆ چی بوو ئارۆنجان چی هایتێ ئەوە مامۆستاکە یایتیە بەس پێم بڵێ تۆ بۆ بێتاقەتی بۆچی بێتاقەتی دایکیان نەنکە ڕۆشتۆتەوە نەنکیشە گوناحە ئەی تۆ ئێمە ناڵین دوای باخچە تەواو بوو هەمومانە ڕۆینەوە ئەی نەنکە گوناحە فەقیرە ئەتوانی لێرە هەر بەدیار تۆ دانیشێ ناتوانێ وایە ئارۆنجان گوڵی باخەکەم ئەبێ لێرە تۆ بە عاقلی ئەها هیچ مناڵێک دایک و باوکی لانیە بۆ خۆیان یاریەکان شت دروستەکان دوایش کە کاتی ڕۆشتنەوە هەمووشمان ئەڕۆینەوە وایە ئارۆنجان گوناحە بە ساخەت نەناشی دا و بابەش گوناحن هەموو ڕۆژە بێن لەگەڵ تۆیە باشە گوڵی من تۆ وعدێکە نیامێ و تەواو ئیتر ناگریم دەبێنە ماچێکشم بەرێ حەزەکە یاری لە چۆبکەی دایکیان حەزەکە یاری لە چۆبکەی پێم بڵێ یاری ناکە هیچ وێنێش ناکێشی ئەی چیەکەی بۆ خۆ کورسیەکە بۆ دانێم دانیشی ئەی حەزی لەکەم کورسەیە لەسەری دانیشی حەزەکەی بچی لەو کورسیانی منە دانیشی دەباکە لەو کورسی منە بە خۆ دانیشە ئافرین گوڵی من ئافرین ئارۆنجان ئەی ئێوە چی دروست کە تەواو کرد پێم پیشانەی باشە وتە دارێکم کێشاوە و چی تایە پرتەقاڵی تایە وانە ئەگەر ئێوەش تەواوتان کرد بانگم بکەنەوە بڵێن مامۆستا تەواو بوو وەرە سەیریکە باشە گیانەکەم چی باوک گیان ئەو چییە بۆ هاچی کردووەتە دەمی ئەو پیسە ڕاکە بیکە سەتلی خۆڵەکەوە دەراکە دەی
ئەو پیسە تخوا ئەبێ هات حەزی لە چییە؟ ئەوەی چاکەکەیتەوە ئەوانەی ئەوێ حەزی لێتی ئەی باشە ئەتوانی بچی بۆ ئەوێ ئەتوانی بچی لەوێدا بنیشی ئەوانە بکەی باشە دەبڕۆ گوڵەکەم بابی گیان چی کاری بێنی باشە باش دایجان جێگاکە جان وان بە عەقڵی باشە گوڵی مناڵینە جێگای هانۆ و هینیش بکەینەوە لەوەنجیان ئادی گوڵەکەم هەستە یەک تۆس تۆ کورسێکە و بێنەری ئێرە بۆی جێگای هانۆ و هانیاش بێتەوە لێرە یاری بکەن وەرە هانیا بۆ ئێرە دیدایجان ئافرین هانۆگیان تۆش لێرە یاریەکەی ئەتوانی ئالۆ پشتۆ بچیتە ئەو جێگەیەوە ها بەتاڵە ئەها ئەلیەوە بڕۆ هەرەکەوێت بیناکەت ئەتوانی بۆچی ناتوانی وەکو ئان بە عەقڵی بۆ خۆت یاری میکانۆ بکە لیاگیان تۆ چی دەوێت؟ باوکجان نەکەوی لیاگ مناڵینە ئێوە لە چ باخچەیەکن؟ باخچەی کازیوە ئافەریم ئێمە لە مانگی چەناین؟ یەک ئافەریم 2017 خواحافیزیمان لە 2016 کرد زۆر باشە ئافەریم کەواتە لە چ وەرزێکین؟ زستان وەرزێکی چۆنە؟ ساردە ئەبێ زۆر جوان خۆمان پێچینەوە ئافەریم دوایی چۆن سەرمامانە بێ ئەدەی چۆن سەرماتانە بێ ئەبێ جوان خۆمان پێچینەوە بۆی سەرمامان نەبێ ئافەریم مناڵینە ئەمڕۆ یاریەکەکەین بێکەوە باش ئەمڕۆ یاریەکەین بێکەوە باشە مناڵینە؟ مناڵینە خۆتانەزانن سەر زەوی و ئاسمان لەگەڵ ناو ئاوە گیانداری تیاژی وانە؟ کۆمەڵێک گیاندارمان هەیە ئەفڕن لە ئاسمانە ئێستا من یاریەکتان پێکەم هاتمە لای هەر کەسێکتان پرسیاری یاریەکەم لێ کرد و یەکسەر جواب مەیاتەوە باشە پرسیاری ئاژەڵەکەم لێ کرد ئەڵێم بۆ نمونە پێی ئەڵێم لەسەر زەوی چ گیاندارێکەژی تۆ جواب مەیتەوە باشە ئەبێت وەڵامی هەر کەسێکیشتان جیاواز بێ لەویتر بۆ نمونە کەوتم گیانداری سەر زەوی هەر هەمووتان بەڕێز نەڵێن کەروێشک لە کێم پرسی باشە ئەبێ جیاوازوێ بیرکەرەوە ئەو هەموو گیاندارە زۆرە هەیە تەنیا ناوی یەک گیاندار مەڵێن باشە ئێستا یاریەکەمان دەست پێکە فەرموو گیاندارێکی سەر زەوی وەکو چی و بینیوە لە سەر زەوی دەی بیرکەرەوە گیاندار دەی گوڵە جوان تۆ پێمان بڵێ ئافەریم چەپڵێکی قایمی بۆ دێن گیانداری بینیوە شێر ئەو هەموو گیاندارە هیچ بیرکەوتەوە پێمان بڵێ پشیلە چەپڵێکی قایمی بۆ لێن ئافەریم گیانداری جیاوازم پێ بڵێن باشە ئێستا گیاندارێکی ئاوی مانەوێ فەرموو
شێر ئافەریم ئاخر شێر لەسەر زەویە وتمان جاندارێکی ناو ئاو جانداری ناو ئاو ماسی ئافەریم باخچەکەم کازیوەیە پڕ لە گوڵ و میوەیە باخچەکەم کازیوەیە پڕ لە گوڵ و میوەیە تۆی باخچەی شیرینم جێ یاری و پێکەنینم تۆی باخچەی شیرینم جێ یاری و پێکەنینم بێکەوە وا دیسان هاتینەوە بەخۆشی ئاژینەوە لێرە فێرە بین ژیان بەختەوەر لێرە فێرە بین ژیان بەختەوەرابین لاتان ئافەریم دەی ئێرە دنیای یاریە بۆیە بەخچەم خۆشەوێ هەموو دڵخۆشین لەوێ یەک چەپڵی قایم بۆ خۆتان ئافەریم باخچەکەمان باخچەی مناڵانی کازیوەیە لە بەرواری 2/1/2017 بۆ ئەم ساڵی 2016-2017 یەکەم ڕۆژی دەستپێکردنی دەواممان بوو. دەوام زۆر ئاساییە بەسەر جەم ستافەوە دەوام کراوە و کێشەی تیانە. کاتی دەوامکردنمان لە کاتژمێر 8 بەیانی بۆ 12 و یەک دەوامە. ژمارەی مناڵانمان بۆم ساڵ 213 مناڵ وەرگیراوە بۆ 5 ژووری خوێندن. بەڵام ڕۆژانە تا ئێستا نزیکەی 150 مناڵ دەوام ئەکات. بەرنامەکانیشمان لە کاتژمێر 8 هەتا 8:30 و پێشوازیکردن لە مناڵان و وەرزشی بەیانیانە کە پێڵێن سەباحیەوە باوە لە باخچەکانە. ئەو وەرزشە بە مۆزیکەوەیە بە کۆمەڵی ڕێنماییەوەیە مامۆسایانی چالاکی پیانەکەن. مەبەستم لە مامۆسایانی چالاکی مامۆسایانی وەرزش و وێنە و چیرۆک و مۆزیکە.
کاتژمێر 8:30 مناڵ ئەچێتەوە بۆ ژوورەکانی خۆیان ئەوە هەموو مناڵان بەیەکەوە مەبەستم ئەو نیو ساعتەی بەیانی هەموو مناڵان بەیەکەوە پێیان ئەکرێ دواتر ئەچنەوە بۆ پۆلەکانی خۆیان هەتا کاتژمێردا بازنەی بەیانیانە بابەتەکانیان بە کوردی و بە ئەنگلیزی پێوترێ لەگەڵ سوچەکانە کە یاری سەربەستە کاتژمێردا هەتا 10:30 و کاتینان خواردن دەست پێکات و ژەمە خواردنی کە بۆیان دابین کراوە بەبێ و پڕەپارەی کە ئەهێنرێ ئەوە ئەخۆن و کاتژمێر 10:30 تا 11:30 و چالاکیەکان دەست پێکە ینی هەر گروپە و بابەتێکیان هەیە گروپێک مۆسیقا گروپێک چیرۆکە گروپێک وەرزشە بەم شێوەیە تا 11:30 و 11:30 جارێکی تر مناڵەچێتەوە بۆ پۆلەکانی خۆیان و مامۆستای ژوورە چێتەوە لایەن باسی ئەو ڕۆژە چی کراوە چی خوێنراوە چی کردووە مناڵەکە پرسیاری لێکرێتەوە و ئامادەیەکەنەوە بۆ ڕۆشتن و کاتژمێر چارەک بۆ 12 و مناڵانی بەپێ ئەڕۆنەوە دایکیان باوەگێت بە شوێنیا و تەسلیمی ئەکرێتەوە ئەوانەشی بە پاسەکانیێتە ناو باخچەکەەوە سەرەکەون و ئەڕۆنەوە ساڵانە ساڵان پێشووتر مەبەستم چالاکی و فیستیڤالمان هەبوو فیستیڤالەکان هوەریە مەبەستم لە شانۆ و مۆزیک و تەشکی هوەری وێنەکێشانە چالاکی ئەکرا بە مناڵانی باخچەکان و چالاکی وەرزشیشمان هەبوو ئێمە خۆشبەختانە ینی بەشداریمان لە هەموو چالاکیەکانە کردووە بۆ ئەم ساڵ لەوانەیە کەم کرێتەوە لەو بە کتابی ڕسمی بۆمان هاتووە کە هەموو فیستیڤال و چالاکیەکان بۆستێ بەڵام ئەکەوێتەوە سەر باخچەکە لەوانەیە ئێمە نەیوەستێنین توانین ئیش بکەین بەس بەو شێوەی ساڵانی پێشوونیە چونکە لە ڕووی ئیمکانیەت و لە ڕووی غیابی مناڵەوە ناتوانانی بەو شێوەی ساڵانی پێشوو چالاکیەکان بەردەوام بکەین بەس ئیشاڵا هەر بۆیان ئەەکەین